دایکە عایشا فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە کڕنۆشێ برد بەقەدەر 50 ئایەت خوێندنی ئێوە ئەمایەوە لە نوێژەکەی بزانن 50 ئایەت بەشی چەندێکەکە 50 ئایەت چەند دەقەکە نیو سەعاتەکە پێغەمبەری خوا ئەو نە لە سجوودە ئەمایەوە هابوو شێوەیە سەحابەکان نوێژیانە کرد ئیبن جەریر دەفەرمێت سوفیانی ثەوریم بینی کاتێکە نوێژی کرد فەرمێ جارێکیان لە تەنیش کەعبەوە بووین فەرمێ نوێژی کرد دوای نوێژی مەغریب سوجدەیەکی برد هەتا قامەتی عیشا هەڵنەسایەوە سبحان الله ئەم پیاوانە لە سوجدە تێگەیشتون زانیویانە یانی سوجدە یانی چی زانیویانە ئەم سەرە ئەخەیتە سەر زەوی بەرزترین ئەندامە ئەخەیتە سەر ئەو گڵا کە منها خەلەقناکم وفیها نوعیدکم ومنها نخرجکم تارة أخرى زانیویانە ئومرت ئەن ئەسجود على 7 أعظم یعنی چی یعنی هەموو ئەندامەکانت ئێستا بەشدارە بن لە سجوودا ناوچەوان لووت دەست قاچ ئەژنۆ هەمووی ئەگەر هەمووی بەشدار نەبێت لە سجودەکەیە هەز نەکەیت ئەچرپێنی بە گوێی ئەرزا بۆ ئەوەی کە ئاسمان گوێی لێت بێ لەوێ جواب بدرێتەوە أقرب ما يكون العبد من ربه وهو ساجد نزیکترین کات عەبد لە خوای گەورە لە سوجدەکەیەتی ئەگەر ئاگاتان لێی بێ ئایا ئێمە لە سوجدەکانمانە لە خوا نزیکە بینەوە قسە لەگەڵ خوایەکەی غەزالی ئەفەرمێت والله هەندێکمان لەسەر سوجدەکانمان قەرزارە بینەوە چۆن فەرمێ خوای گەورە فەرمێ ولله يسجد من في السماوات والأرض والشمس والقمر والجبال والدواب وكثير من الناس والشجر هەمووی سوجدە ئەبا فەرمێ دواب و جاندارەکانی سوجدە ئەبن بۆ خوا ئینسان تۆ بەم ئەقڵەوە نازانی سوجدە بەری جا فەرمێ قوڕ بەسەر ئەوەی کە لە کاتی سوجدەکەیە بیری لای گۆرانی و خەیاڵات و تاوانە کەستایەوە تاوانکە کەستایەوە زوو بچێ بەلای مۆبایڵەکەی و سەیری شتی خراپکە فەرمێ ئەمە ئەگەر تاوانەکەی دابەشکی بەسەر شارێکا بەشیانەکە لەبەرەوە عەبدەکە دڵی بۆ خۆشحاڵێ سوجدەم بردووە بەڵام سوجدەکە چەند سوودی پێگەیاندووە ئەمە یەکێشەکە خۆشەویستەکانم بۆیە بەڕێزەکانم ئەبێ نوێژەکانمان بە خشوعەوە بکەین ئاگان لەمان لە نوێژەکانمان بێ دڵمان لای نوێژەکانمان بێ